ئێوارەی ڕۆژی 16 نیسانی ساڵی 1970 12 فڕۆکەی جەنگی ڕژێمی بەعسی لە ناوچوو بە گازی قەدەغەکراوی خەردەل و سیانید بۆردومانی دۆڵی بالیسان و شێخوەسانانی کرد و بەهۆیەوە 263 هاوڵاتی شەهید بوون و 620 کەسی تریش بریندار بوون کە زۆرینەیان تا ئەمڕۆژ بەدەست برینەکانیانەوە دەناڵێنن. هاوکات لە نێویاندا 72 تێکۆشەر شوێن بزرکران. لەو ڕۆژانەدا کە لە ڕەقی و عینادی سەرانی ڕژێمی بەعسی لە ناوچوو گەیشتە ئەو پەڕی لووتکەی دڕندەی و تاوانێکی هەرە چەپەڵی دەرهەق بە خەڵکی سڤیلی ئەو ناوچەیە ئەنجامدا کە یەکەمین جار بوو چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی لەسەر ئەو خەڵکە کورتپەروەر و شۆڕژگێڕەی ناوچەکەمان تاقی کردەوە و دەیان ژن و منداڵ و پیر و پەککەوتەی کردە قوربانی. ڕژێمی بەعسی لە ناوچوو چاوی بە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و بەهێزبوونی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مام جەلال لە نێو کۆمەڵانی خەڵکی دەڤەری شێخوەسانان و بالیسان و خۆشناوەتی هەڵنەدەهات. ئاوێتەبوونی خەباتی پێشمەرگە و کۆمەڵانی خەڵک و دەست لە ناو دەستیان بۆ بەرەنگاربوونەوەی تاوانەکانی بەعز هێندەی تر ڕق و کینەی سەرانی ئەو ڕژێمەی دش بە دانیشتوانی ناوچەکە زیاتر دەکرد. هەر بۆیە لە پای سەرجەم شکستەکانیان و دوور لە سەرجەم بە هامرۆڤایەتیەکان چەکی قەدەغەکراوی کیمیاییان لە دژی دانیشتوانی خەبات گێڕی دۆڵی بالیسان بەکارهێنا. لەو بردومانە دڕندانەی دوژمندا و بەبێ ڕەچاوکردنی یاسا و ڕێسانی و دۆڵەتیەکان زۆرینەی گوندەکانی ناوچەی خۆشناوەتی زیانی گەورەیان بەرکەوت کە لە قۆناغی یەکەم هەردوو گوندەکانی شێخوەسانان و بالیسان لە قۆناغی دووەم گوندەکانی کانیبەرد، توتمە، خۆران، شێرێ، بێراوە، باروکاوە، بێرۆ، دەراش، سپیلکە لە قۆناغی سێیەم لەگەڵ کیمیابارانکردنی گوندەکانی خەتێ، قاسماوە، بلەی سەرێ، بلەی خوارێ، دۆڵی مەلەکان، دۆڵی هیران و نازەنین کە سەدان شەهید و برینداری لێکەوتەوە و ئەنفالی خۆشناوەتی و باڵەکایەتی و دۆڵ ئاکۆی ڕەواندزیشی ئەنجامدا.